بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئۆپۆراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ بەردەوامە و هێزە عێراقیەکانیش گەشتونەتە دەواازەی شارەکە 16 ڕۆژ تێپەڕ دەبێت بە سەردەستپێکی ئۆپۆراسیۆنی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ و هێزە عێراقیەکانی ژڕای دەگەێنن گەڕێکیکان لە دەواازەی شارەکە کۆنتڕۆل کردوتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرێکی دکتۆر سعید کاکەی پسپۆری سەربازی و ستراتیژی هەروەها لە هەولێرەوە ئایدن معروف سەرۆکی لیستی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. زیاتر لە 2 هەفتە بە سەردەستپێکردنی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ لەلایەن هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکانەوە تێپەڕ دەبێت و ئۆپەراسیۆنەکەش پێی ناوەتە قۆناغی دووەمەوە. باوتەی فەرماندەی هێزی تایبەتی عێراق لە ڕۆژهەڵاتی مووسڵ سوپای عێراق توانیوێتی بچێتە ناو بینای تەلەڤیزیۆنی مووسڵ لە ناوچەی کەرامە. هەروەها تاڵبکەنانی بەرپرسی هێزەکانی دژە تیرۆری عێراق ئەوەی ئاشکرا کرد پێشڕەویەکان زۆر بە خێرایی ئەنجام دەدرێن و هێزەکانیان ناوچەی گۆگجەلیان لە ڕۆژهەڵاتی و شارە لە چەکدارانی داعش پاک کردەوە کە ماوەی 24 کاتژمێر بوو گەمارۆ درابوو. ئەوەش پاش ئەوەی ڕۆژی ڕابردوو توانرا ناوچەی بزوایە کۆنتڕۆڵ بکرێتەوە. لا لێدوانێکیشیدا ئایدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق هۆشداریدایە چەکدارانی داعش و ڕایگەیان لە هەموو لایەکەوە لە مووسڵەوە نزیک بووینەتەوە و چەکدارانی داعش هیچ بژاردەیەکیان نییە یان خۆیان بەدەستەوە بدەن یان دەکوژرێن. لەلایەن خۆشیەوە حەشدی شەعبی لە سەرەتای ئەم هەفتەیەوە لە میحوەری خۆرئاوای مووسڵ بەرەو قەزای تەلعفەر ئۆپەراسیۆنێکی دەست پێ کردووە و لە ڕاگەیەنراوێکیشیدا ئەحمەد ئەسەدی وتەبێژی دەستەی حەشدی شەعبی ڕایگەیاندووە تا ئێستا توانراوە زیاتر لە 39 گوند کۆنتڕۆڵ بکرێتەوە. هاوکات فکری عیشق وەزیری بەرگری تورکیا سەبارەت بە بڵاوکردنەوەی هێزی زیاتری سەربازی وڵاتەکەی لە نزیک سنووری عێراق ئەوەی خستە ڕوو بڵاوپێکردنی ئەو هێزانە پەیوەندی بە پرسی تیرۆر و گۆڕانکاری پێشاتەکانی ناوخۆی عێراقەوە هەیە و ئەگەر پێویست بێت هێزی سەربازی زیاتر ڕەوانەی سەربازگەی باشیک دەکەین. سەبارەت بە ئاوارەبوونی هاوڵاتیانی سنووری مووسڵیش وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق لە ڕاگەندراوێکی فەرمیدا ئاماژەی بەوە کردووە لە سەرەتای ئۆپەراسیۆنەکەوە تا ئێستا 15364 کەس ئاوارە بوون و زۆرینەیان لەو کەمپانەدا جێگیر کراون کە لەلایەن لیژنەی فریاکەوتنی ئاوارەکان ئامادەکراون و خزمەتگوزاری و کۆمەکە سەرەتاییەکانیشی بۆ دابین کراوە. هەروەها ڕەزامەندی لە سەرتەرخانکردنی زیاتر لە 6 ملیار دینار بۆ ئامادەکردنی قوتابخانە و ناوەندە تەندروستیەکان وەرگیراوە. لە ئێستاشدا ئەوەی چەکدارانی داعش پەنای بۆ دەبن ڕاگواستنی هەزاران هاوڵاتی مەدەنی ناوچەکانی دەوروبەری مووسڵە بەرەو ناوەندی شارەکە کە بەنیازن وەک خەڵغانی مرۆیی لە شەڕدا بەکاریان بهێنن وتەبێژی نووسینگەی مافەکانی مرۆڤیش لە نەتەوە یەکگرتووەکان ئەوەی خستە ڕوو چەکدارانی داعش بۆ چاوترسانی هاوڵاتیان لە ئەنجام نەدانی کودەتا و ڕاپەڕین 40 سەربازی پێشووی سوپای عێراقی لە مووسڵ کوشتووە و تەرمەکانی فرێداوەتە نێو ڕووباری دیجلەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر بەخێر بنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین سەر پێشڕەوی هێزە عێراقیەکان و هێزی پێشمەرگە لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئەگەر کەمێک باز لە پێکاتەی ناو مووسڵ بکەین وەکو ناو شارەکە لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی گەڕەکە چۆن دابەجوو بەسەر پێکاتەکە. بەڵێ شاری مووسڵ پێکاتەیەکی هەمەجۆری ئیتنی ئاینی هەیە لەوانە نزیکەی لە 165 عەرەبن لە 130 تا 35 کوردە لە 110 تورکمانە سریانی تایە کلدانی تایە ئاشووری تایە ئەمانە کۆی گشتیان لە 120 دروست دەکەن. یعنی ئەمە لە پێکاتە ئەو بەس تایبەتە بە ناوەندی شارەکە وەکو ناوەندی شارەکە و ئەلبەتە دەوروبەریشی دەوروبەریشی مەسەلا بۆ نمونە لە گەڕێکی نەبی یونس لە 190 ئەو گەڕەکە کوردن لە ناو شاری مووسڵ لە ناو شاری مووسڵ بەڵێ گەڕێکی کەرکووکلی گەڕێکی کەرکووکلی زۆرینەی هەرە زۆریان تورکمانن ئیتر چەقی شارەکە و دیوی ڕەخی ڕاستی و یاخود با بڵێن باشووری شارەکە زۆرینەیان عەرەبن
هین سریانیان تایە ناوی چییە ئاشووریان تایە کلدانیان تایە خاڵێک لێرە زۆر گرنگە پێویستە باسی کەم ئەمڕۆکە وتارێکی زۆر توێژینەوەیەکی زانستیانەی ئەکادمی زۆر سەرنجڕاکێشم خوێنەوە ئەلبەتە عەلی الوەردی پێش ماوەیەک باسی پێکهاتەی عەرەبی کردووە لە عێراقا ئەم خانمەش کە ئێستا لە دووبەیە و مامۆستای زانکۆی و دکتۆرایشی هەیە خەڵکی مووسڵیشە باس لە فابریک ینی پێکهاتەی کۆمەلگای عەرەبی مووسڵەکان کە دەڵێ لە سەرەتادا ئەمانە یا چەرکەس بوونە یا جۆرجی بوونە یا چەچەنی بوونە بەڵام دوای ئەوەی کە عوسمانیەکان ڕایان گواستونەتەوە و هێناویانن لە شاری مووسڵە جێگیریان کردوون ئەمانە لەگەڵ پێکاتە عەرەب و تورکمان و کوردەکانە تێکەڵاو بوونەتە عەرەب لە ساڵی 1970 کاتێک کە قڕانیەکە و یاخود چی پێڵێن هەژاریەکە نەبوونیەکە وشکاییەکە ڕووی داوە دەوڵەتی عوسمانی ئەم خەڵکەی چەوسانەتەوە بەوەی کە قوتی خەڵکەکەی وەرگرتووە بۆ سوپاکەی ناردووە لە بەرەکانی شەڕ لەگەل هاوپەیمانانی شەڕی جیهانیەکە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە دوو هین ڕەوتەوە بۆ یەکیان ڕەوتی ژیانەوە و یەکیشیان ڕەوتی ئاڵا ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی کە نەتەوەگەری عەرەب لە مووسڵە دروست بێت ئەم نەتەوەگەریەش متوربە کراوە بەو ڕێکەوتنەی کە لەگەل ئینگلیزە هەیان بۆ ئەم عەرەبانە مەبەسم لێرە کە مووسڵ نەبێتە بەشێک لە ئیمپراتۆری عوسمانی لەوێ بەڵێنیان پێدراوە ئەمە زۆر گرنگە لەوێ بەڵێنیان پێدراوە کە دەبنە پێکاتەیەکی بنەڕەتی لە حکوومەتی داهاتوو لە دەوڵەتی داهاتووی عێراقا هەر بۆیە زۆربەی هەرە زۆریان بوون بە کارمەندی حکوومەت و بوون بە ئەفسەر و سەرباز بۆ نمونە لە ساڵی 1930 لە گاریسۆن و یاخود لە معسکەری مووسڵە 1200 سەرباز هەبووە لە بەغا 1800 هەبووە لە حلە تەنها 650 بۆ 700 کەس هەبووە یعنی بزانە ئەم پێکاتە سەربازیە چەند ڕۆڵی بینیوە زۆر باش تۆریانی ناو شارەکە کوردی تێدا ناو سنتەری شارەکە بەڵێ عەرەبیش تێدا تورکمانیش تێدا پێکاتەکانی تری تێدایە بەجوز لەوە پێکاتە ئاینیەکانیشی تێدایە مەسەلا لە ناو شارەکە زۆرینەی هەرە زۆر عەرەبی سونن کەمینەیەکی زۆر کەمی شیعی تێدایە شەبەکی تێدایە ئێزدی تێدایە کاکەیی تێدایە وەکوتم کریسیانەکانی تێدایە تەنانەت کریسیانی ئۆرتۆدۆکسیشی تێدایە مەنەنایتی تێدایە بەس گروپە کریسیانەکان نزیکەی 7 تا 8 گروپی کریسیانی بەس وەکو کورد ئێستا گەڕەکی باسی گەڕەکی نەبیون ینی یەکێک لە گەڕەکەکان هەمووی کوردە لە ناو مووسڵ زۆرینەی هەرە زۆریان لە 100 ینی کورد چەند گەڕێک دابەش بوون کوردەکان لە ناو مووسڵە ئەمە وەکو چەقی کوردەکەی بەڵام لە گەڕەکەکانی تر ئەلبەتە مووسڵ شاری مووسڵ بریتیە لە 63 گەڕێکی سەرەکی لەگەل ئەم گەڕەکە تازانەی کە دروست بوونە ئەگەنە گەڕێکی بچووکە کە لە 1000 تا 5000 تازە دروست بوونە لەگەل ئەمانە دەگاتە 100 گەڕک بەڵام گەڕەکە بنەڕەتیەکان 63 گەڕەکە بەناو ئەم 63 گەڕەکەدا کوردیش هەیە و عەرەبیش هەیە و تورکمانیش هەیە و پێکاتە ینی کریسیانەکانیش هەن وەکو کاتە شارێکی فرە پێکاتە و فرەنەتەوە تێکەڵە بەڵێ فرەنەتەوەی بەڵ ئەی سەبارەت بە ئەم شارە دووری لە هەولێر و دووری لە دوهۆک و دووری لە کەرکووک چۆنە مووسڵ بەڵێ لە دوهۆکەوە نزیکەی 63 تا 65 شتێکی وا کیلۆمتر دوورە لە هەولێرەوە 80 و چەند کیلۆمترێک دوورە لە کەرکووکیشەوە نزیکەی دوو ژمارە هەیە بەڵام ئێستا لە خیاڵمانەیە وابزان 96 یا 106 کیلۆمترێک لە کەرکووکەوە بەڵام بە قوڵایەکی استراتیژی بۆ ئەم سێ پارێزگایە لە قەڵەمەدرێ بۆ ئەم سێ شارە لە قەڵەمەدرێ و بۆ ئەم سێ پارێزگایەش لە قەڵەمەدرێ قوڵایەکی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان لە چ ڕوویەکە قوڵای استراتیژی لە ڕووی ئەمن و ئاسایشەوە یەک لە ڕووی لە ڕوانگەی سەربازیەوە لە ڕوانگەی ئابووریەوە لە ڕوانگەی بازرگانیەوە تەنانەت لە ڕوانگەی پێکاتەی کۆمەڵایەتیشەوە زۆرێک لەو خێزانانە و لەو پێکاتانەی ناوشاری مووسڵ زاوزیان لە نێوانە هەیە
تێکڵاوی خێزانیان هەیە مەسەلا ئەو ڕۆژە ئەو کابرایی کە پێشتر بوو بۆ داعش و هات ئێستا لە هەولێر بەڕێز و حرمەتەوە تەقدیری لێ دەکرن دەیگوت ئێمە خاڵۆزا و پورزین لەگەڵ کوردایی تر ئەم حاڵەتانش هەیە بەڵێ سپاس دەکەم دوای تێگرم بۆ لای بەڕێز کاک خوشکەزا و خاڵۆزا خوشکەزا و خاڵی لەگەڵ کوردا بوو بەڵێ سپاس دەکەم کاک ئایدن ئەگەر بینی لای بەڕێزەوە سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئێوە چۆن لە مەسلەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەروان وەکو تورکمانەکان ئایا وەکو تورکمانەکان بەشداریتان هەیە لە مەسلەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و بەشداریەکە بە شێوەیەک ئەگەر هەبێت بەڵێ پێشکی زۆر سوپاسی بەڕێزی دەکەین هەروە زۆر سوپاسی میوانە بەرزەکەش دەکەین هەروە زۆر ڕێز و سەلاوم بۆ بینەران و بیسەنانی کانالی پەیامیش دەکەین بەڵێ ئێمە وەکو پێکاتی تورکمان کە پێکاتێکی گرینگە لە ناوچەکە بە تایبەتی لە قەزای تلافەر و لە مرکزی مووسڵیشدا ئێمە کە وەکو لایەنی سیاسیش وەکو بەرەی تورکمانی عێراق و وەکو پێکاتی تورکمان کە ئێمە پشتوانی لە پرۆسەی ئازادکردنی مووسڵ و تلافەر دەکەین کە دەبێت ئازاد بکرێتەوە چکە ئەمە مەسلەیەکی گرینگە بۆ ئەوەی پێکاتەکان بگەڕێنەوە بۆ ناوچەی خۆیاندا ئێمە لێرەدا من نامێ لە ڕووی سەربازیەوە باسی ئۆپەراسیۆنە بکەم بەڵام کە لە ڕووی سیاسیەوە گرنگ و ئەهەمیەتی خۆی هەیە چکە لەبەرەوەی ئەو مامۆستا برای بەڕێزشم باسی ئەوە کرد کە شاری مووسڵ ناوچەی مووسڵ کە نەتەوەی هەمە جۆرن کە ئەمەش گرنگی و تایبەتی خۆی هەیە کە لە ناوچەکەدا ئێمە کە پێکاتی تورکمان لە سوپای عێراقیشدا بەشدار بووە کە وجودی هەیە لە بەڵێ کاکتور بەڵێ بەڵێ دیارە کاگایدن لەگەڵمان نەما دواتەگرێنە و لای بەڕێزیان کاکتۆر ئەگەر بینێ سەر مەسلەی پێشڕەویەکانی سوپای عێراق پێشڕەویەکانی سوپای عێراق ئێستا بەکوێ گەیشتنەوە باز لەوە دەکرێت کە گەڕێکیان لە سنتەری شارەکە کۆنتڕۆڵ کردێتەوە تا چەندەم زانیارە نەپەشڕاستکراون بێگومان ئەلبەتە لە زانستی سەربازیدا بۆ ئەوەی لایەنێک بەرگری لە خۆی بکات سێ هێڵی بەرگری هەیە کە هەر هێڵە لە هێڵەکەی تر 10 کیلۆمتر دوورە ئێستا هێزەکانی سوپای عێراق و هێزی پێشمەرگە و هێزەکانی حەشدی وەتەنی و شعبی و عەشایری وانە هەموو تێکڕە بە استراتیجیەتێک و پلانێکی هاوبەشیانە توانیویانە بە تایبەت لە ڕەخی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵاتی باشوور و باکوورەوە هێڵی سێیەمی بەرگری بە تەواوی بسڕنەوە نەکتەنها ئەوە بەڵکو هێڵی دووەمیش بسڕنەوە و ئەمڕۆکە چوونەتە ناو هێڵی یەکەمەوە یعنی با بڵێن ئین گۆڕستانی تەلەڤیزیۆن ئەمە ناوچەیەکە پێی دەوترێت گۆڕستانی تەلەڤیزیۆن ئێستا ئەو گەڕەکە چیە کە لە دەروازەی شارەکە گۆکچەلی نزیکەی 5,000 هاوڵاتیەکی تیا نیشتەجێ بووە کاتێک کە زیاتر لەو ناوچانەوەندی کە جەناب داگەداری تێکەڵن گۆکچەلی تورکمانیشی تیا و کوردیشی تیا و عەرەبیشی تیا بەڵام ئێزدی تایە شەبەکی تایە ئەم گەڕەکە کە گەڕێکێکی پەڕە ینی بۆ 500 تا 600 مترێک لە ڕەخی سەرەکی شاری مووسڵەوە دوورە باخچە و سەوزەوات و شتانی تیا بەڵام ئەو گەڕەکە بە تەواوی ئازاد کراوە نەک تەنها ئەو گەڕەکە بەڵکو گەڕەکی تریش ئازاد کراون مەسەلا شارەزاد ئازاد کراوە کە گوندێکی توخمە لەگەل حیل ئەنسارەوە و زۆر نزیکیشە لە حی سۆمەرەوە ئەمە لە خوار لە ڕۆژهەڵاتی باشوورەوە نەک تەنهاوەش تەنانەت چونەتە ناو گەڕێکی حیل کەرامەوە ئەلبەتە لەوێ حیل کەرامەی یەک هەیە و حیل کەرامەی دوو هەیە چونەتە ناو حیل کەرامەی یەک و دووش یعنی ئەمە ئێستا حاڵی حازر گەڕێکێکی تر هەیە ئەوەم ئەین المەلاین الثلاثة والحي الذهبي يعني گەڕێکی ئاڵتونی و 3 ملیۆنەکان لەوێش هێزەکانی دیجی تۆرێر و هێزی ئین
تایبەت چوونەتە ناو ئەو گەڕەکانەوە یانی شەڕ پێکدادان هەیە ئەوەی کە کراوە ئێستا داعش خانەوادەکانی خۆیان لێوە بەرەو ڕەخی باشوور دەبن بەڵام ئەو هەوڵاتیانەی کە لە شۆرە و لە حەمام عەلیل و هین بە زۆرم لێ بەرەو مووسڵ براون وەکو قەڵغانی مرۆیی ینی هاوڵاتی براوە بەڵێ هاوڵاتیەکی زۆریش نزیکەی 40,000 هاوڵاتی بە زۆرم لێ لە لادێکانی ڕەخی باشوور با بڵێن ڕەخی ڕۆژاوای ڕووباری دیشلە بە پاس نزیکەی 40,000 هاوڵاتی براون وەکو قەڵغانی مرۆیی بەکاریان دێنن و دەیانەوێ لەگەر ڕەخی ڕووباری دیجلە لە بەشی باشوور و بەشی ڕۆژهەڵات بەکاریان بێنن بۆ وەکو تاکتیکێک بۆ ڕێگرتن لە پێشڕەویەکانی هێز چەکدارەکانی عێراق. دواتەگرم بۆ لای بەڕێز کاکتور کاگایدی نەگەر بگرێنەوە لای بەڕێزتان ببوورە بەڵێ سەبارەت بەوەی کە پرسیارمان سەبارەت بە مەسەلەی بەشداری تورکمانەکان لە ئۆپەراسیۆنی مووسڵ بە شێوەیەکە کە بەرەزوتت پێکاتە تورکمانەکان بەشێکی گرنگی پێکاتەی پارێزگەینینەوە. بەێ ئێمە تورکمانەکان لەم ناوچانەدا کە پێکاتێکی گرنگن کە وجودیان لە ناو سوپای عێراق و لە حەشت عەشایری و لە حەشد وەتەنیدا هەیە کە نزیکەی ئەمانە کە ژمارەیان 4,000 چەکداری تورکمان دەبن کە بە شێوەیەکی فعالی بەشدارن لە پرۆسەی ئازادکردنی لە پرۆسەی ئازادکردنی مووسڵدا. لێرەدا ئێمە کە بەشداریکردنی تورکمان و پێکاتەکانی تریش کە لە پرۆسەکە ئەمە گرنگ و تایبەتی خۆی دەهەیە لەبەرەوەی کە پێش ئەگەر بگەڕێنەوە پێشدا ئەشدا کە لە بارودۆخێکی کە ئیسtisnایی هەبوو لە ناوچەیەدا کە ئەم گۆڕانکاری ئێستا لە ناوچەکەدا ئەکرێت و بە تایبەتی پاش داعشتا دەبێت گۆڕانکاری لە مافەکانی پێکاتەکانیشدا بکرێتن لەبەرەوەی کە ئێمە کە لە پێش داعش دەکە ناوچەی کە لە ئیدارەی مووسڵ و لە بەڕێوەبردننی شاری مووسڵدا دیار بوو ئەمانە فشاری سیاسی و ئیداری لەسەر پێکاتەکاندا هەبوو کە لە کاتی ئەو کاتەشکە گروپی تۆریستی داعش کە هاتە شاری مووسڵ و ناوچەکانی تریش کە سوپای عێراق نەیتوانی کە حیمایە و پارێزگاری لەم ناوچەیە بکات و وەیە لەم پێکاتانە بکاتن لەبەرەوەی کە بووە سەبەب کە بە ئاوارەبوونی سەدان هەزار کەس لەم ناوچانە بۆ شارەکانی هەرێمی کوردستان و بۆ ناوچەکانی تردا لێرەدا ئێمە کە بە گرنگیەوە تەماشای سەری پرۆسەی ئازادکردنی دەکەین کە ئەمە پرۆسێکی زۆر گرنگە دەبێت هەموو لایەکان بەشدار بێت دەبێت کە پاش داعشیش کە لەگەر کۆتایهێنانی داعشدا کە لە ڕووی سیاسیەوە کە لە ڕووی بەڕێوەبردننی ئەم شارەدا پێویست بەوە دەکات کە ڕێکەوتنێکی نیشتیمانی و ڕێکەوتنێکی تەوافقی هەبێت بۆ ئەوەی بتوانن هەموو پێکەتەکانی ئەم ناوچەنە بەژار بن لە بەڕێوەبردننی ئەم ناوچەیەدا. بەڵێ کاگایدن ئێوە وەکو پێکاتەی تورکمانەکان تەنها لە چوارچێوەی سوپای عێراق بەشدارن لە کۆنتڕۆڵکردنەوەی مەسلەی مووسڵ کە بەڕێز باس لە 4500 چەکدار کرد یاخود ینی ئەوەی تایبەت بە خۆتان نییە هێزی تایبەت بە تورکمانەکان یاخود تەنها لە چوارچێوی سوپای عێراق بەشدارن لەو پرۆسەیە. ئێمە کە پێشترش بەداخەوە کە ئەمە زۆر داوامان کرد لە وەزارەتی بەرگری عێراقدا کە داوامان کرد کە هێزێکی سەربازی تایبەت بە تورکمان تەشکیل بکرێت بۆ ئەوەی تورکمانەکانیش بتوانن کە ناوچەی خۆیان محافظە بکەن کە پارێزگاری لە ناوچەی خۆیەکان بە تایبەتی لە کەرکووک و لە تەزە خوورمات و لە دووس خوورمات و لەو ناوچانێک کە داعش تهدید و مەترسی دروست کردبوو لەسەر ناوچە تورکمانیەکان بەڵام بەداخەوە کە ئەمە تاکو ئێستا کە جوابێکی کە ئیجابی ماوە نەگرت کە دامێکی وامانەوە نەگرت لە حکوومەتی عێراق و لە وەزارەتی بەرگری ئەو بۆ ئێمە کە ئەو تورکمانانە کە لەو ناوچانەدا وجودیانەیە بە تایبەتی لە تلعفەر و لە مووسڵدا بەشدارن لە ناو سوپای عێراقن کە لە ناو سوپار وەکو سەربازی عێراقی بەشدارن لە عینی کاتشدا لە حەشدی عەشایری کە تەشکیل کراوە لە
لە پێکاتەکانی ناوچەی مووسڵ هەروە حەشد وەتەنیش دیارێکە لەناو کە هێزێکی چەکداریە لە پێکاتەکان و لە خەلکی مووسڵدا پێکاتوە ئێمە وەکو تورکمانەکان کە بەشدارن لەناو ئەم سوپایانەدا ئەمەش گرنگە بۆ تورکمانەکان بەشدار من لە پرۆسەی ئازاد چکە لەبەرەوەی تورکمان پێکاتەیەکی گرنگە لە ناوچەی مووسڵدا بە تایبەتی لە تلافەردا لەبەرەوەی پێویستەکە کە ئەم هێزانە کە بەجددی بن لە پشتوانیکردنی لە مافەکانی ئەم پێکاتانە بە تایبەتی حکومەتی عێراق و ئەم هێزە چەکداریانەش کە وجودیان هەیە لەم ناوچانە. بەڵێ ئەی لە چوارچێوی هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئێوە بەشدارنین لەو پرۆسێت تەناوی کەیە تورکمانەکان لە چوارچێوی ئەو پێکاتنەی کە باست کرد لەو چوارچێوی بەشدارن لە ئۆپراسیۆنەکە؟ ئێمە کە پێشترش کە 2 ساڵ لەمە بەر کە لە بیدایەتی کە شەڕی مووسڵ یعنی لە بیدایەتی داگیرکردنی شاری مووسڵ لەلایەن داعشەوە ئێمە کە داوامان لە وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان دەکرد کە دوولی وای بۆ تورکمانەکان تەشکیل بکرێت کە ئەمە موافقەشی وەرگیرە بەڵام کە لە پراتیک تەلعمل ئیشی لەسەر نەکرا کە ئەمە ئیهمال کرا لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە کە ئێمە وەکو لایەنی تورکمانی لەم ناوچەوە کە پێویستمان بە پشتوانی وەزارەتی پێشمەرگە و بە هێزی پێشمەرگەیەکە چکە لەبەرەوەی هێزی پێشمەرگە حقیقەتەن کە هێزێکی گرنگە کە توانیەتی کە پشتیوانی و پارێزگاری لە پێکاتەکان بکاتن لە باشووری کەرکووک و لە ناوچەی کەرکووک و لە مووسڵیشدا لەبەرەوەی بەشداری کردنی هێزی پێشمەرگە لەم ناوچانە لە پرۆسەی ئازادکردنی مووسڵدا لە ڕاستیدا بۆ هەموو پێکاتەکان گرنگە بە تایبەتیش بۆ پێکاتەی تورکمان لەبەرەوەی هێزی پێشمەرگە هێزێکی بێلایەنە کە ئێمە لە حالی حاضردا وتم کە مووسڵ مەسلەیەکی زۆر گرنگە و مەسلەی زۆر استراتیژیە دەبێت هەموو لایەنە سیاسەکان و هەموو پێکاتەکان دەبێت بە شێوەیەکی زۆر جدی تعامل لەگەردا بکات لەبەرەوەی دەبێت ئەم هێزانە بەشدار بن کە لە خەلکی ئەم ناوچانە پێک بێتن نەوەکو کە هێزی چەکداری لە دەرەوەی مووسڵ و یان لە دەرەوەی ئەم ناوچانە بێنن بە ناوی مەزهەب و یان بە ناوی تر دەکە بەشدار من لە ئۆپەراسیۆن دەکە ئەمەش ببێتە سەبەبێک یان ببێتە هۆیەک بۆ دروستکردنی کاریگەری خراپ لەسەر پێکاتەکان ویان لەسەر ناوچەکەدا. بەڵێ زۆر باش ئەگەر باز لە ڕێژە و پێکاتەی ئەوە بکەین مەسلەی تورکمانەکان ئێستا لە چوارچێوی پارێزگەینینەوە بە تایبەتی دەکەونە کام ناوچانەوە ڕێژەکەیان چەندە لە سنووری پارێزگەینینەوە؟ تاکو ئێستا ئێمە کە پێکاتەی تورکمان لەم ناوچانە کە دیارێکە پێکاتێکی گرنگە و ئەساسیە کە ئێستاش کە بەشدارە لە ئەنجومەنی پارێزگای مووسڵدا کە 8 ئەندامیان هەیە لە پارێزگای مووسڵدا کە ئێمە تاکو ئێستا ئیحسایەکی ڕسمی نەکراوە کە لەم ناوچان بەڵام کە دیارە کە ناوچەی تلەحفەر قەزای تلەحفەر کە گەورەترین قەزایە لە عێراق بەداخەوە تاکو ئێستا نەکراوە بە پارێزگا دەبایە بکرا بایەکە کوچکە گەورەترین قەزایە لە عێراقدا کە نفوسی لە مرکز یعنی ناو مرکز دەکات 300,000 کەس کە بە ناحیەکانەوە لەوانەیە بگاتە 400,000-500,000 نفوسی کە بە شێوەیەکی گشتی لە مرکزی مووسڵ و لە تلەحفەر و لە ناحیەی عەیازیە و مەحلابیە و لە گوندەکانی تری سەر بە مووسڵدا ئەگاتە نزیکەی 600,000 مواتن هاوڵات تورکمان لەم ناوچانەدا ئەژین بەڵام بەداخەوە تاکو ئێستا وەکو ئەو پێگەی ئەو قەبارە وجودەی سیاسەیە کە تورکمانەکان بە شێوەیەکی مستەمر کە فرامۆش کراوە کە ئیتمامی بە مافەکانی تورکمانەکان نەدراوە لەلایەن پارێزگای مووسڵەوە بە تایبەتی لەلایەن حکوومەتی عێراقەوە دائما فشاری سیاسیان لەسەر بووە کە دووبەرەشی لەناو پێکاتەی تورکمان دروست بووە لەم ناوچانەدا ئەمەش کە دەستی لایەنی ناوی و دەرەش تێدایە کە ئێمە ئێستاش کە ترسمان لەوەیە و مەترسی هەیە کە دووبارەکە
لەم ناوچانە شەڕی تایفی و شەڕی مەذهبی دروست بکە لەسەر حسابی تورکماندا ئێمە لەبەرەوەشە ئێمە داوای لە تحالفی دەولیەکەین کە لە هێزەکانی هێزی پێشمەرگە و سوپای عێراقدا دەکەن زۆر بەجددی بن لەبەرەوەی کە ئێستا لە دەرەوەی مووسڵدا کە بە ناوی حەشد شعبی هێزی چەکداری هێنراوەتەوە ئەو ناوچەی بۆ ئەوەی ئۆپەراسیۆن بکەن سەر تلافەری بۆ ئۆپەراسیۆن بکەن بۆ تلافەر ئێمە لە پێشتریش کە داوامان کردبوو وتمان ئێمە لەگەر ئەوە داین کە دەبێت تلافەر ئازاد بکرێت دەبێت مووسڵ ئازاد بکرێت بە بەشداری هێزە چەکدارەکان ئەو ناوچانە نەوەکو لە دەرەوەی ئەم ناوچاندا هێزی چەکداری تر بێنن بۆ ئەوەی تەقسیم و وە پارچە پارچە بن دروست بکات لەسەر ناوچەکە و لەسەر تورکمانیش. بەڵای سپاس دەکەین بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەینینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆرە گەرە بگەنە وڵای بەڕێزت ئەو گەڕەکەی کە بەڕێز باس کە لە دەواازەی مووسڵەوە کۆنتترۆل کراوەوە لە ڕووی سەربازی و بەیاخیچە سەبارەت بە پێکاتی و هێزش کە ئێستا چونەتە ناو شاری مووسڵەوەی کەم گەڕەکیان لە دەواازی شارەکە کۆنتترۆل کردو چ پێکاتەیەکە لە سوپای عێراق دیژیتێرۆرە لەگەڵ سوپای هێزی ئۆپەراسیۆنە بەڵا بەس وەکو پێشمەرگە و پێشمەرگەیان لەگەڵانیە نەخێر پێشمەرگیان حەجی شعبیشان لەگەڵانیە حەجی شعبیشان لەگەڵانیە بەس دیژیتێرۆرە فدرال لەگەڵ هێزی تایبەت سوپای عێراق هێزی سوپای عێراقی تایبەت بۆ ئۆپەراسیۆنی تایبەت ئەوانن حەزەکەم کاکایدن کۆمەڵە پرسی گرنگی وروژان لەناو ئەو پرسانەشە کۆمەڵی ڕوونکردنەوە ئەگەر مۆڵەتم بدەیت لە ساڵی 2004 CPA ئەو کاتە هین دەسەڵاتی حاکمی کاتی ئەمریکا کە خانمەیەک لەوێ وەکو حاکمی مووسڵ بوو نێنەوا بوو ژمارەی دانیشتوانی خەمڵاند بوو بە 2,450,000 بۆ هەموو پارێزگا بەڵام بە پێی تازەترین ئامار کە لە 2014 پێش کەوتنی پارێزگاکە بەدەست داعش لە مانگی شەشە وەزارەتی بازرگانی لە ڕووی پسولەی خۆراکەوە ژمارەکەی بە 3,350,000 کەس لەو ینی دەوروبەرە ئیهین کردبوو خەمڵاند بوو. پارێزگای نینەوە بریتە لە دە قەزا گەورەترین قەزایان وەکو بەڕێزکاکایدن باسی کرد قەزای تەلافەرە بەڵام کۆی دانیشتوانی قەزاکە هەر هەمووی بە ناحیەکان و بەلادیەکانیشەوە 328,000 کەسە
ئەمە بەپێ ئەو داتانەی کە لەبەر دەستایە بەپێی داتاکانی وەزارەتی بازرگانی باشە بەپێی داتەکانی وەزارەتی بەڵێ جامۆڵەتم بیت یعنی ئەمە لێرە نامەوێت نا ڕێژەکان دەستکاری بکرێت و نە ڕێژەکان گەورەکرێنەوە هین هەریەکە لە قواری خۆی کاک ئایدن باسیەوەی کرد کە کاتی خۆی داوای هین دروستکردنی دوو لیوا کراوە ئەوەی ئەو کاتێک کە من لە وەزارەتی پێشمەرگە بۆ ڕاوێژکاری وەزیری پێشمەرگە ئاگادارم کە ڕێژەیەکی باش ینی باشیش نییە ئەوەی کە تموحە نییە بەڵام ڕێژەیەکی بەرچاوی تورکمانیش لە ناو هێزەکانی پێشمەرگەدا هەن چ لە هێزەکانی لیوا هاوبەشەکانە چ لە هێزەکانی هەفتا هێزەکانی هەشتا ڕێژەیەکی بەڵام لیوای کتێبەتیان هەیە لیوای کتێبەتیان لیوای تایبەت نییە جا ئێستا دێمەوەسەر پرسی لیوای تایبەت ئێمە لە سەرەتادا هەڵەیەکی گەورەمان کرد کە چوار فەوجمان دروست کرد بۆ پێکاتە عینیەکان فەوجێک لە وەزارەتی پێشمەرگە بەڵێ فەوجێک بۆ مەسیحیەکان فەوجێک بۆ شەبەک فەوجێک بۆ کاکەی و قەولوا فەوجێکیش بۆ شەبەک ئەمانە خۆی لە خۆیدا هاندانە بۆ لێکترازاندنی ئەم پێکاتانە باشە ئێمە دەبێت لە ڕوانگەی پرسی نیشتیمانیەوە هاوڵاتی بوونەوە بڕوانینە پرسەکانمان لێرە بمانەوێ نەمانەوێت ئێمە هەر هەمومان هاوڵاتی عێراقین لە ناو عێراقیشدا هەرێمێک هەیە کە بە پێی دەستور دانی پێنراوە کە هەرێمی کوردستانە پێکاتی تورکمان جێی داخە ئەمڕۆکە زۆربەی هەرە زۆریان کەوتونەتە جێ ناکۆکەکان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم زۆربەی هەرە زۆریان لە هەولێرە هەن بەڵێ لە شار و چارەچەکەەکانی دەوروبەر هەولێرە هەن و لە پارێزگای مووسڵا بوونیەکی باشیان هەیە لە پارێزگای کەرکووکە بوونیەکی باشیان هەیە و لە پارێزگای سەلاحەدینە لە قەزای دووس و تەنانەت کفری و تەنانەت خانەقینیش بوونیان هەیە ئەمانە ئەم پێکاتانە ئەم پێکاتەیە پێکاتی باش بەڵام ئەو کاری چی بوو کە بەرەزوتە چوار فەوج بۆ کێ دروستکرا بۆ فەوجێ بۆ مەسیحیەکان دروستکرا فەوجێ بۆ شەبەک فەوجێ بۆ کاکەی و فەوجێکیش بۆ مەسیحیەکان شەبەک کاکەی و فەوجێکی تر بەڵێ پێکاتەیەکی تر بەڵام ئێزیەکان بەڵە جا ئەمانە کە دروست بوو من خۆم ئەو کاتی بزانە ڕاوێژکاری وەزیری پێشمەرگە من لەگەلەوە نەبووم کامانە دروستکرێ بەڵام کە دروستکرا بە پێی داوایەک لە سەرۆکاتی بەڵام بۆچی بۆ تورکمانەکانی دروست نەکراوە کار ئەمە پرسەکەیە بۆچی دروست نەکرا ئێمە لەگەل ئەوەدا نەبووین کە پێکاتە چەکداری تایبەتی خۆی هەبێت خراپە بۆ ئایندەی مووسڵ بێگومان ئێستاش ئەمەش خۆ ئێستا ئەو فەوجانەی کە هەن با بڵێ فەوجی مەسیحیە فەوجی کاکەیە فەوجی شەبەکە فەوجی ئێزیەکانە بەشدارن لە پرۆسەکانی ئازادکردنەوەی شاری مووسڵ بەڵام کاتێک کە مۆرکێکی ئاینی پێدەدەیت مۆرکێکی هینی پێدەدەیت ئەلبەتە لایەنیشی ئاش دەڵێ باشە بۆ فەوجی کاکەی هەیە بۆ فەوجی شەبەکەیە بۆ فەوجی ئێزیە بۆ تورکمانەکانن بۆ ئێمە نین بۆ ئێمە هاوڵاتی عێراقی نین ئەمانە خۆی لە خۆیدا بیان و دەدەیتە لایەنەکانی تر ئەگەر بێت و لە ڕوانگەیەکی هاوڵاتی بوونەوە لە ڕوانگەیەکی نیشتمانیەوە بڕوانینە پرسەکان ئەو کاتە ئەم کێشەی پێکاتەکانمان نابێت لە چەکدار بوونە لە چەکدار بوونە کێشەی پێکاتەکانمان نابێت ئێمە ینی کاتێکە لە وەزارەتی بەرگری ڕاوێژکار بووم لە وەزارەتی بەرگری لە سەرەتا لە 2006 پێکاتەی کورد لە ناو سوپای عێراقا 5 فاریزە دوو بوو 5 فاریزە لە 105 ئەم پێکاتەیە لە 2012 هاتە لە 102.1 لە 102.1 کە ئەمە مەترسیدارە ئەگەر باتە ئەم هێزە لە 105.2 بەرز کرایەوە بۆ لە 117 ڕێژەی تورکمان کە لە 12 تا 13 لە عێراقا ئەگەر ئەو ڕێژەیەش ڕنگدانەوە هەبووە لە ناو سوپای عێراقا لایەنەکانی تر دەبووە سوپایەکی نیشتمانی نە مووسڵ دەکەوتە دەست داعش نە داعش گەشەی تەشەنەی دەسەن خاکێکی زۆری عێراقی داگیر دەکرد چونکی وەکو هاوڵاتی بوون و وەکو نیشتمانی بەرگری لێ خاکی خۆ دەکەی نەک وەکو پێکاتەوەتەگرم و لابرس کاگای نەگەر بگەڕێنەوە لای بەرزستان ئەوەی کەستان زۆر ناکۆکی لەسەر هەم لەلایەن عێراق هەم لەلایەن تورکیا سەبات بە قەزای تەلعفەرە لە پارێزگەی نینەوە هۆکاری ئەو ناکۆکیەتیە کە ئێستا دروست بووە تایبەتی لەسەر ئەم قەزایە کە زۆربەی پێکاتەکەی تورکمان و باز لە سەدا هەفتای پێکاتەی تورکمانی شیعان
من لێرەوە دەکە من تەبینیەکەم و لەسەر قسەکانی دکتۆر بەڕێز دکتۆر سعید دەکە کە ئەبێت کە ئەم پێکاتانە هێزی چەکداری تایبەتیان هەبێت یان لە ناو هێزی پێشمەرگە یان لە ناو سوپای عێراقدا کە ئێمە بینیمان لە ڕابردوودا بینیمان کە لە 2014دا لە مانجی حوزێران کە داعش هاتە ئەم ناوچانە کە هیچ هێزێک نایتوانێت کە حیمایە و پارێزگاری لەم پێکاتانە بکەن بە تایبەتی لە تلعفەر و لە مووسڵدا یان لە باشووری کەرکووکدا کە ئێستا ئەمەوا بێنین کە ئەم پێکاتانە کە بە تایبەتی تورکمان و کاکەی و شەبەک و کە مەسیحی دەکە ئەمانە هێزی چەکداریان نییە لەبەرەوەش بوونە ئامانجی ئەم گروبانە لێرەدا ئێمە دەبێت کە ئەم پێکاتانە هێزی چەکداری تایبەتی خۆیان هەبێت کە بتوانن حیمایە و ناوچەی خۆیان بکەن لە ئەرزی واقعدا لێرەدا کە بە نسبەت بە پرسیارەکەت کە تلعفەر شارۆچکێکی گرینگە بۆ تورکمان کە زۆرینەی تورکمانە لەم ناوچانەدا کە ئێمە هیچ کات وەکو جەبهەی تورکمانی و وەکو تورکمانیش ئێمە ئەو جیاوازە ناکەین کە لە نێوان مەزەبەکان ئێمە وەکو هەویەی تورکمان ئەبینین کە وەکو نەتەوە تورکمان تەماشای سەیری ئەم ناوچەیە دەکەین بەڵام دیارە هەندێک لایەنێک وایە چەند لایەنێک کە دەیانەوێت ئەو تەفریقەی دروست بکەن لە نێوان تورکمان بە ناوی مەزهەبتە ئەمەش کە پێشترش دروستیان کردووە ئێستاش کە دیارە خوتوڕەتی مەترسی زیاتر بووە کە ئێستا کە لە دەرەوەی شاری مووسڵ ویا لە دەرەوەی ئەم ناوچانەدە کە هێزی چەکداری بە ناوی حەشد شعبی ویا بە ناوی عسایب الحەق کە هێنراوە کە بەشدار بن لە ڕزگارکردنی ئۆپەراسیۆنی مووسڵ ویا بە تایبەتی تلعفەردا ئێمە لێرە پرسیارێکە لەوەیە کە بۆچی سوپای عێراق بەشدار نابێ یعنی بۆچی سوپای عێراق بەشدار نابی لە ئۆپەراسیۆن ڕزگارکردنی تلعفەردا بۆچی گروپە توندڕەوەکان شیعە و لە باشووری عێراق ئەینرە بە ناوی عسایب الحەق بۆ بەشداریکردنی لە ئۆپەراسیۆن و لە ڕزگارکردنی تلعفەردا لێرە پرسیارێکەوە دەست پێ دەکە لێرە ترسەکە دەست پێک لەبەرەوەی ئێمە کە برای بەڕێز باس کرد کە وتت لە سەتا هەفتە شیعە لە سەتا چەند سونەیە ئێمە ئەم جیاوازەیە ناکەن لەوێن دەر وتم کە ئەمانە هەویەی تورکمانە بەڵام زۆر باشێکلایەن کە لە باشوورەوە هاتوون لە باشووری عێراق هاتوونە لێرەدا گرنگەکە لێرەیە یعنی هەندێک گروپ و لایەن دەیانەوێت دمۆگرافیای ئەم ناوچەیە بگۆڕن ئێمەش وەکو لایەنی سیاسی وەکو پێکاتەی تورکمان ئەمە قبول ناکەین لەبەرەوەی ئێمە دەمانەوێت کە هاوڵاتی ئەم ناوچەیە بەشدار بن لە پرۆسەکە بەڵام وەکو حەجی شعبی وایە هێزی عسایب الحەق ئەمانە قبول ناکرن بەشدار بوونیشیان ئەمانە لەسەر ئەساسی مەزهەبە و ئامانجیشیان تێکدانی بارودۆخی سیاسی لەم ناوچەیەدا زۆر باشە سەبارەت بە مەسەلەی ئێستا و نیگەرانیە هەیە بەڵام مەسەلەن ئێستا بۆ منە حەجی شعبی باز لەوە دەکەت کە ئەوان بۆ منە باز دەکە لایەنگری خۆیان لە تەلعفەر هەیە بۆی ئەوانیش بەشداری دەکەن بۆ منە بازێک لە دەنگدانەکاندا بەشێکی زۆر لە تورکمانەکانی ئەو ناوچەیە دەنگیان بە مەسەلەن لیستەکەی مالیکی و ئەنجومەنی باڵای ئیسلامی لە عێراق داوە نەخێر برای بەڕێزم شتوانە لە تلعفەر زۆرینەی کە تورکمانەکانی ئەم ناوچانە دەنجیان بە لایەنە تورکمانەکاندا لە هەڵبژاردن بە تایبەتی لە بەرەی تورکمانی عێراقی کە ئێستاش کە ئێمە بەرەی تورکمانی عێراق هەشت ئەندامی لە ئەنجومەنی پارێزگای هەیە کە ئەم دانگانە لە تلعفەر هاتووە جێگری ئەنجومەنی پارێزگای مووسڵ کە لە بەرەی تورکمانیە لە نەتەوەی تورکمانە ئێمە جیاوازی ناکەن لە نێوان مەزەبەکان بۆ ما تورکمان گرنگە لێرەدا ئەمانە کە هەدەفی و ئامانجیان ئەوەیە کە دەیانەوێت ئەم ناوچانە کە احتلال بکەن ئێستا لەژێر دەستی احتلالی کە داعش داگیر کردووە لە دوای ئەو کە گروپی حەج شعبی دەوێت داگیر بکەن هەدەفەکەشی دیارە ئاماژەکەشی دیارە دەیانێت تەفریقە دروست بکەن ئێستاش کە ئەو خەڵکە لەوێ ماون کە نزگەی 50,000 زیاترە کە هاوڵاتی تورکمانی تلعفەرن کە ئەمانە دەبێت ژیانیان پارێزراو بێت کە ئەمانە مەدەنین و سیڤینن کە ئەمانە ئێستا لەژێر دەستی
داعش دانا بەڵام کە ئێمە ترسمان لەوەیدایە کە قەتل عام لەو منطقانە دروست بکەوە دیسان دووبارە تورکمان ئاوارە بن بۆ ناوچەکانی دەرەوەی ناوچەی خۆیان. بەڵێ کاکتۆر ئەگەر سەبارەت بە قەزای تەلعفەر ئێستا بۆتە ناکۆکی ئەم لەناو تورکیا و عێراق ئەم لەناو مەسەلەن حەج شابی و تورکمانەکانیش. جارە حەزەکەم ئەو زانیارێش بدەم لەو هێزانێک کە 45,000 حەجی شابین لەوانەیە کە ئێستا کە تقریبا گەیشتونەتە ئیمام حەمزە و 45,000 حەجی شابین گەیشتونەتە ئیمام حەمزە و نزیک عەزبە و این جەبەل عەدایە و بەتایبەت لە دووڕیانی و چارڕانی ڕگراگە ئەمڕۆکە فەرماندەیەکی حەجی شابی لەوێ عەسایب الحەق لەوێ شەهید کراوە. ئەو فەرماندەیە تورکمان سێ فەوج لەم فەوجانە کە لەگەڵ ئاسایبی حەقن تورکمانن بە ئامەرلێوە ڕۆشتون دوو سریە لە دووزەوە باشەوان بە هۆکارە کەیسی کە تەنها حەج شابی دانراوە بۆ قەزای تەلعفەر بۆ عەباسەوە ڕۆشتون بەس ئەمانە حەزم کردووە تەوزیح بکەمەوە یعنی ئەم هەیەزانە پێکاتەی تورکمانی شیعەیشی تێدایە سونەشی تێدایە حەجی شعبیە بەڵێ سونەشی تێدایە زۆر سنەی لەگەڵ حەجی شعبیە وابزانم دوو لیوای سنەیتیایە ئەمانە زیاتر سەر بە حکومەتن کە بە ناوی حەجی شعبیەوە دوو لیوان ئەمانە ڕمی ئەو هێزانن کە ئەم پێشڕۆیان ناکەن یعنی سنەی حەجی شعبی لەگەڵ ئەو سێ فەوجە تورکمانی کە باس کرد ئەوانەی پشتەوە کە ماونەتەوە زۆربەی هەرە زۆریان شیعان و شیعی ناوچەکەن یعنی شیعی ناوەڕاستی عێراق و اینجا شیعی باشووری عێراق لە پاشەوە دانراوە یعنی تەنسیقیەکیان کردووە. لێرە من نامەوێت ئیم بکەم یعنی مزایدە بکەم بەڵام ئەمە واقعەکە لەو لاشەوە بمانەوێ نەمانەوێت ئەمە کاکە هێزەکانی هەرێمی وڵاتانی هەرێم مزادەی پێ دەکەن. ئێمە وەکو هاوڵاتی عێراق دایانەوێ یاریکەر بین لە گەمەکانە بەڵام بکەر نەبین یاریکەر بین لە گەمەکانە بکەر نەبین. ئەو هێزەی کە ئەمڕۆکە تورکیا کۆی کردوتەوە لە سیلۆپی هێزێکی گەورەیە بە تانک و دەبابە و تۆپ و ئامێری ینی قرس و ئامێری لۆجستیکی هێناوەتەوە لە سیلۆپیا کامپی کردو بۆ کاتێکی ئانی مەبەستەکە لێرەدا ئەوە نییە کە بەهانایی برا تورکمانەکانەوە بڕات. مەبەستەکە چییە؟ نەخێر مەبەستەکە ئەوەیە کە نایە بە هیچ شێوەیەک پێگەی هین پەکەکە لە چیای شنگال و دەوروبەری شنگال بوونی هەبێت. بەڵامەتەسی هێرشی زەمینی هەیە لە سەر تورکیا بۆ شنگال و بۆ ئەو منتیقەیە؟ ئەلبەتە ینی تورکیا سەربازیەوە بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان بە ئاشکرا وتێتی ئەگەر پەکەکە بەشداری بکات من لێی دەدەم بەشداری بکات لە شەڕی مووسڵ بەڵێ بە ئاشکرا و میدیاکانی خۆیان وتێتی ئەگەر پەکەکە لە ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ و یاخود ئازادکردنی تەنانەت تەلعفەریشە باشە. ئێستا کێشەکەی عێراق و تورکیا ترسەکە لەکوێ ببوورە کاتێکە ڕەتلێکی زۆر گەورەی داعش لە مووسڵەوە ڕایان دەکرد بەرەو ڕقا پەکەکە و یەپەژە و یەپەگە لەو ڕەتلایاندا لای بەعاجەوە ئەوە بووە هەژێنەرکەوە تورکیا پێداگری بکات کە پەکەکە نابێت جوڵ بکات و نابێت لەو ئێستا کێشەکەی تورکیا لەگەڵ عێراق و کێشەکەی عێراق لەگەڵ تورکیا لەسەر قەزای تەلعفەریان لەسەر پەکەکە و شنگالە خاڵە استراتیژیەکە لەسەر پەکەکە و شنگالە بەڵام ئەوەی کە هین دەکرێت وەکو بیان و بەکاری دێنرێت چونکی تورکیا زۆر جارێ ئێمەشی بەکارێناوە تورکمانیش بەکاردێنێ پێکاتەی سونەش بەکاردێنێ وەکو بیان و بەڵام مەبەستە سەرەکیەکە ئەوەیە کە تورکیا سێ ئارماجەیە یەک لێدانی پەکەکە دوو دوورخستنەوەی ئەو سوپایەی کە هین کودەتای بەسەرا کرد لە مانگی حوتە لە تورکیاوە بۆ هۆی دەستی واڵا بێت بۆ پاکردنەوەی نارەکانی خۆی. ئەمە پرۆگرام و استراتیجێتی حزبی گەشە بێدانە حزبەکەی بەڕێز ئەردۆغانە ئەمە بەرنامەکەیەتی بەڵام ئێمە بین و سواری ئەسپی تاودراوی تورکیا بین زۆر هەڵاکەی
چونکی لە ئاکامە پێشەوەی بە قازانجی بەزەرەوەی پێکاتەکانی تر بشکێتەوە بەزەرەوەی خودی ئەو پێکایە دەشکێتەوە. کاگایدن کاتمان کەم ماوە سەبارەت بە مەسلەی بوونی هێزی تورکیاوە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە تورکیا سەداوە دەکات بەشدار بێت لە ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵەوە پێشوازی لەم هێزە دەکەن و پێتان وایە دەبێت بەشدار بێت؟ ئێمە وەکو پێکاتەی تورکمان کە پێکاتێکی عێراقینە ئێمە کە تورکیا بۆمە زۆر گرنگە بۆ ناوچەکەش زۆر گرنگە کە لە ساڵی نۆتیەکەوە کە پشتوانی لە هەرێمی کوردستان کردووە و لە هەموو پێکاتەکانی عێراق کردووە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی سەربازیەوە لێرەشدا کە ئێستا تورکیا کە جزێکی گرنگە لە تەحالفی دەولی لەبەرەوەی ئێستاش ئێمە ئابینین کە مەترسێکی زۆر گەورە هەیە لەسەر ناوچەکە و مەترسێکی زۆر گەورەی لەسەر پێکاتەی تورکمانی هەیە و مەترسی حەشد شعبی و مەترسی کە پەکەکەش لەسەر ناوچەکە و لەسەر پێکاتەکەن ئێمە کە پێشوازی لە بەشداریکردنی تورکیا دەکەین کە لەگەر تەحالفی دەولی و لە بەشداریکردنی لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵدا لەبەرەوەی زۆر هۆ و سەبەبی تێدایە ئەویش بەڵێ بەڵام تورکیا ئەندام لە هاوپەیمانەتی نێودوڵەتی دژە داعش لە عێراق ئێوە پێشوازیشی لێ دەکەن لە دەرەوەی ئێوە هاوپەیمانەتەکە ئێستا ئەو ئەندامنی لە ناو هاوپەیمانی نێودوڵەتی دژە داعش لە عێراق بەشداری بکات و بەشداریەکەی بە ئاسمانی بە یاخود بە زەمینی ئەوە بەکام وەکو تورکمانەکان پشتگیری لێ دەکەن. ئێمە پێشوازی لە تورکیا دەکەن کە بە شێوەیەکی ئەکتیف بە شێوەیەکی فراوانتر بەشدار بن بۆ ئەوەی کە بۆ سقامگیربوونی ئاشتی لە ناوچەکەدا کە ئێمە کە بەشداریکردنی تورکیا لە محافەزە لە پشتوانیکردنی لە پێکاتەی تورکمان و پێکاتەکانی تریشە لە ناوچەکەدا لەبەرەوەی ئێستا کە مەسئلەی مووسڵ و مەسئلەی ئەم پێکاتەنە کە مەسئلەیەکی زۆر گرنگە و ئێمە کە بەشداریکردنی تورکیا و تەحالفی دەولی و دەوڵەتەکانی تریش کە پەیوەندیدارن بە ناوچانە ئەمە زیاتر کە متمانە بە پێکاتەکان دەدات و زیاتر متمانە بە خەڵکی ئەم ناوچانە دەدات. کاگایدن کاتمان کەماوە ئێوە پێشوازی لەوە دەکەن هێرشی زەمینی یاخود ئاسمانی تورکیا ئەنجام بدات پێشوازی لاردووشیان دەکەن بۆ تورکمانەکان ئەنی ئەوە ڕای تاوی پێکاتی تورکمانە ئەگەر پێویست بوو ئەگەر مەترسی لەسەر تورکمانە بوو ئێمە کە بە پشتوانی هێزی پێشمەرگە و بە بەشداریکردنی هێزی سوپای عێراق ئەمە گرنگە بۆ ناوچەکە و لەبەرەوەی وتم کە تورکیا کە لە ناوچەکەدا فاکتەرکی زۆر گرنگە و ئەویش کە دەبینی و کە ئێستا لە ناوچەکەدا کە تەهدید و مەترسیە کە لەسەر تورکیا و لەسەر ناوچەکە و لەسەر پێکاتەکانشدا ئەویش مافی سروشت خۆیت وەکو دەوڵەتەکانی تر کە ئێستا وجودیان لە ناوچەیە بەشدار بیت لە هێزی ئۆپەراسیۆنی زەمین و بۆ ڕزگارکردنی مووسڵدا. بەڵێ زۆر بە کورتیەوە داواتان کردووە کە داواتان لە حکوومەت تورکیا کردەوە بە فەرمی وەکو تورکمانەکان بەشدار بێ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم. ئێمە داوای لە هەموو لایەنێک ئەکەین داوای لە تورکیاش ئەکەین داوای لە تەحالفی دەولیش ئەکەین کە مەسەلەی وتم مەسەلەی مووسڵ زۆر گرنگە و هەستیارە و دەبێت کە ئەمانە دەبێت پشتوانی لەم پێکاتانە بکەن لەم ناوچەیەدا. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر زۆر بە کورتی دەقەیەک سەبارەت بە ناوکەکانی نێوان عێراق و تورکیا لەسەر مووسڵ چی بەسەر دێت؟ پێش هەموو شتێکەمە یاسای نێودەوڵەتیمانەیە یاسای نێودەوڵەتیەکانیش ڕێگە بە تورکیا نادات چونکی ڕێکەوتنێک لە ئارادانیە ڕێگە بە تورکیا نادات نەک تەنها ئۆپراسیۆن بکات بەڵکو پێگەشی هەبێ لە عێراقا ئەم پێگەیە کە دروست کراوە و هەیەی لە زەلکان لە ناوچەی باشیکە ئەمە پێگەیە کە غیرە شەرعی تورکیا لەگەر ڕژێمی بە ئاسا لە هەشتاکانە ساڵی 1984 ڕێکەوتنێکی بووە کە دەتوانێت بۆ ماوەی 10 کیلۆمەتر بێتە ناو خاکی عێراقەوە ئەو ڕێکەوتنە تا ئێساش لەغو نەکراوەتەوە بەڵام بەدەر لەو ڕێکەوتنە بێتە ناو خاکی عێراقەوە ئەوە بە وڵاتێکی داگیرکار هەژمار دەکرێت. تورکیا هیچ بەرژەوەندیەکی نییە
و ناش بەڵام باز لە پەکەکە دەکات کە پەکەکە مەسەلەن باز لەوە کە زۆر بە کوتی کاتیمانەوە پەکەکە باز لەوەکە کە بەبێنی پەکەکەوان دەست تێوەردان دەکەن باشە پەکەکە ئەوە تەمسیل پەکەکە سەرەتا کاتێکە داعش هێرشی کرد کێ بەرگری لە مەخمور کرد کێ بەرگری لە کورد کرد خۆ سەرۆکایەتی هەرێمی ئەوێ ڕۆژێ داوان لە تورکیا کرد تورکیا بەهانایانەوە نەڕۆژ پەکەکە بوو بەهانایانەوە ڕۆژ پەکەکە بوو ئەو خەڵکەی زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سعید کاکەی پسپۆری سەربازی و استراتیژیک لە ستۆری سەرکی لەگەڵمان بووی هەروە زۆر سپاس بۆ کاک ئایدن معروف سەرۆکی لیستی بەرەی تورکمانی کە بەڕێزشان لە هەولێرەوە لەگەڵ مام سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ